دیاردەیەک سەری هەڵداوە ئەویش دیاردەی فڕێدانی مناڵە ئەوە دیارە لە ماوەکانی ڕابردوو ژمارەیە خێزان مناڵەکانیان فڕێدا و هەڵاتن و خۆیان نەکرد بە خاوەنی مناڵەکانە لەلایەن کەسانی ترە ئەو مناڵانە بەخێوکران یاخود برانە شوێنی تایبەت بەوانەیە مناڵی لێ بەخێوەکرێ وا دیارە جارێکی تر لە خەستەخانەی ئازادی لە نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک مناڵێک پاژەوەی کە لایک بووە بە کوژراوی لە نێو خەستەخانەکە لە نێو کیسەیەکە فڕێدراوە دیارە تا سوکاری مناڵە نەدراوەتەوە کە ئەم مناڵی فڕێداوە و بەس ئەوە نەهەیە کە زانیاریەوە هەیەکە ئەم مناڵە تازە لە دایک بووە دوای کە لە دایک بووە مردووە و لەناو علاگەیەک فڕێدراوەی تر نازاندرێت کە ئاخۆ دایکەکە یاخود باوکەکە ئەو مناڵیان کوشتووە یاخود لە کاتی لە دایک بوون ئاخۆی مردووە ئەمە لە لایکەوە لە لایکی ترەوە دیارە لە ماوەکانی ڕابردووش لە سەرەتای یەکەم زەنگی خوێندنی ئەم ساڵ بەڕێوەبەری خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک ئەوەی ڕاگەیاند کە کێشەی کەمی خوێندنگایە بێت کەمی بینای خوێندنگایە بێت و دیارە لە ماوەکانی ڕابردوو ئیداری کەرکووک چەند یەکەیەکی نیشتەجێبوونی دروست کرد بەڵام لەو یەکە نیشتەجێبوونانە قوتابخانەی یاخود بینای خوێندنگی تیان نەکراوە بۆیە بەشێکیان زۆر دوورن لە نێو شار یاخود لە سەرتەری شارەوە ئەمە کێشەی بۆ هاوڵاتیانە دروست کردو کەسە لەو گەڕەکانە دانیشتون و دیارە بینای قوتابخانەیان نیە یەکێک لەو گەڕەکانە کە بە ناوی گەڕەکی کۆبانێ لە شاری کەرکووک کراوەتەوە زیاتر لە 350 خێزانی تایە ئەو 350 خێزانە نزیکەی 400 خوێنکاریانە بێ ئەو 400 خوێنکارە بێ مەکتەبن ئەگەری ئەوەی هەیە چووکە لەبەروی کە دووریشن لە سەرتەری شارەوە ئەگەری ئەوەی هەیە ئەم ساڵ لە خوێندندا ببڕێن ئەگەر بێت و پەروەردەی کەرکووک یاخود ئیداری کەرکووک چارەسەرێ بۆ گرفتە نەدۆزێتەوە چووکە لە ماوەکانی ڕابردوو باز داواکرا کە زیاتر لە 14 بینەی قوتابخانە کە سەر بە پشتی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بە مەبەستی نوێژەکردنەوەیان ڕوخێندراون و تا ئێستا دروست نەکراونەتەوە. بەڵێ سپاس بۆ پەیامێرمە ڕۆکانجەف و کەرکووکێ دیگەلمەداوی هەرچەند هەوڵاکی گەلێکی نەخۆش دەست بکرد چ بکن کارێمەوە زانیاریان بگەهێنن ئەمێ بچنە هەولێر پەیامێرمە هێرش قادر دیگەلمەدا هێرش سپێدا باش ئەتما بە هەولێر